جڤاتی نیشتیمانیە گۆڕان گەیشتە چە؟ بەڵێ هەکار لە پێش کاتژمێر 11 کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی بزووتنەوەی گۆڕان دەستی پێکردووە کە ئەم کۆبوونەوەیە تاواکەری کۆبوونەوەکەی دوێنێ بوو کە لە کاتژمێر 11 تا کاتژمێر 4 واتە نزیکەی 5 کاتژمێرە و کۆبوونەوەی یەکەمی جڤاتی نیشتیمانی کوردستان بزووتنەوەی گۆڕان دەستی پێکرد کە ئەو کۆبوونەوەیە بەبێ ڕێخەری گشتی نەوشنەوە مستەفا بڕێوەچوو کە تیایدا عومەری سیعەلی کە ئێستا ڕۆڵی کەسی دووەمی ناو بزووتنەوەی گۆڕان دەبینێت ئەو سەرپەرشتی کۆبوونەوەکەی کرد لە ئێستادا تاواکەری کۆبوونەوەکەی دوێنێ پێش کاتژمێر 11 دەست پێکردووە تەوەری گفتوگۆکە تەوەری کۆبوونەوەکەی ئەمڕۆی جڤاتی نیشتیمانی هەر لەسەر و بابەتەی دوێنێ کە گۆڕان ئێستا لە سێ ڕوبەڕووی بۆتەوە لەوانە لە پەرلەمان کە سەرۆکی پەرلەمانەکەی ڕێگری لێکراوە لە حکوومەت کە بە وەزیرەکانی وتراوە جاری نەچنەوە دەوام لە ڕۆ سیاسیەکەی شێوە کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە پەیوەندیەکانیان وەک پێشووتر ئاسایی نییە و دەیانەوێت لەم کۆبوونەوەتانە استراتیژی خۆیان دیاری بکەن لەگەڵ پارتی چۆن بن لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر بە تایبەتی ئەو سەلایانی کە لە پرسی سەرۆکایەتی هەرێما یەک پرۆژەیان هەبوو هاوپەیمانەتێکیان لە بینە هەبوو بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم لەم کۆبوونەوەی ئەمڕۆدا باس لە پەیوەندەکانی خۆشیان دەکەن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە چونکە لە کۆبوونەکەی دوێنێدا جڤاتی نیشتیمانی باسی لەوە کرد ئەگەری بە ئۆپۆزیسیۆن بوون کامە بۆچوونی چەند ئەندامێکی جڤات بوو جگە لەوە باسییان لە پەیوەندی خۆیان لە پەرلەمان لە حکوومەت لەگەڵ لایەنە سیاسیەکان کردبوو سەرباری حکوومەتی هەرێمی کوردستان کردووە ئەمە کۆبوونەوەکەی دوێنێت بەڵێ هێمن لە ئۆپۆزیسیۆن و بەشداریکردن لە حکوومەت کامە ڕای بەخواتر بوو ئایا بەشداری لە حکوومەت بکەن یانژی ببن بە ئۆپۆزیسیۆن ئەمەی ئەوە ڕوونکەمەوە لە کۆبوونەوەکەی دوێنێدا ئەوانەی کە داوای بە ئۆپۆزیسیۆن بوونیان کردووە گەڕانەوە بۆ ئۆپۆزیسیۆن بوونەکەی گۆڕان کە لە کابینەی پێشووتردا ئۆپۆزیسیۆن بوو ئەنی ژمارەیان زۆر نەبووە چەند ئەندامێکی جڤات سەرنجیان هەبووە چونکە لە کۆبوونەوەکەدا ئەندامانی جڤات داوایان لێکرا و سەرنج و تێبینی خۆیان باس بکەن ئەو ئەندامانی جڤات کە ژمارەیان زۆر نەبووە داوایان کرد گۆڕان بگەڕێتەوە بە ئۆپۆزیسیۆن بەڵام ئەمە ڕێی ئەو چەند ئەندامی جڤاتە لە ئەمڕۆیە ئەو ڕاو بۆچوونانە کۆکراونەتەوە ئەو ڕاو بۆچوونە کە کۆکراونەتەوە لەم ڕۆیە هەنی ئەو بۆچوونەی کە زۆرینەی ئەندامانی جڤات ڕایان لەسەری هەیە ئەو بابەتە بە نمونە گەڕانەوە بۆ ئۆپۆزیسیۆن یان مامەڵەکردن لەگەڵ پارتی یان لەگەڵ سێلایەنەکەی تر ئەو بۆچوونانی کە زۆرترین ڕای لەگەڵایە لە ئەندامانی جڤات ئەمڕۆ دەکرێتە ڕاستپاردا و بڕیار وایە دوای کۆبوونەوەکەی ئەمڕۆی جڤاتی نیشتیمانی بزووتنەوەی گۆڕان بەیاننامەیەک دەربکەن لەسەر ئەوەی کە ئەوە ڕاستپاردەی جڤاتی نیشتیمانی بزووتنەوەی گۆڕانە لەسەر ئەم بارودۆخە سیاسی هەرێمی کوردستان ئێمە چاوەڕوان ئێوەی کۆبوونەوەکە تەواو بێ بۆ ئەوەی ئەو ڕاگەیەندراوە بۆ دەستگاکانی ڕاگەاندن بڵاو کرێتەوە بەڵام ئەم کۆبوونەوەی وەگوتم دوێنێ کۆبوونەوەیکی درێژخایەن بووە لەبەرەوەی دوێنێ نەیانتوانی بزووتنەوەی گۆڕان بڕیار بدەن ئەو بڕیاری کە دەبێتە بڕیار و ڕاستپاردەی جڤاتی گشتی بۆیە کۆبوونەوەکان خستۆتە ئەمڕۆ ئێستا کۆبوونەوەکە بەردەوام ئەمە کۆبوونەوەیکی نائاساییە کۆبوونەوەیکی بەپەلەشە لەسەر بارودۆخە سیاسی هەرێمی کوردستان چونکە لە هەموو لایەنێک زیاتر ئەم بارودۆخە ڕوبەڕووی بزووتنەوەی گۆڕان بۆتەوە چونکە کێشەکە لەگەڵ ئەودایە وەزیرەکانی ئەوان ڕێگەی پێنادرێ سەرۆکی پەرلەمان کە پشکی ئەوانە ڕێگەی پێنادرێ و بەپی زانەرەکانی ئێمە لە دوێنێشە چونکە دوێنێ کۆبوونەوەکەی جڤاتکە کراوە پێش ئەوەی کە ڕۆژی چوارشەمەش جڤاتی گشتی کۆبوونەوەی کرێت کە ئەمە دامەزراوەیەکی ڕاوێژکاریە ڕاوێژ لەسەر پرسەکان دەکات لەوێش باسی ئەم تەوەرانە کراوە کە تیایدا باسی پرسی سەرۆکایەتی پەرلەمان کراوە کە ڕاو بۆچوونی بەشێک لە ئەندامانی جڤاتی نیشتیمانی و جڤاتی گشتیشەوە بووە کە پرسی سەرۆکایەتی پەرلەمان و مانەوەی یوسف محەممەد وەک سەرۆکی پەرلەمان بەشێک لە ئەندامانی جڤات باسییان کرۆ کە ئەمە هێڵی سوورە و دەبێت یوسف محەممەد لە پۆستەکەیدا بمێنێتەوە چونکە پارتی دیموکراتی کوردستان داوایان کرد بوو چەند ئەندامێکی سەکرداتی پارتی داوایان کرۆ کە یوسف محەممەد ناتوانێت وەکو سەرۆکی پەرلەمان بمێنێتەوە و دەتوانێت وەکو پەرلەمانتارێک بێتەوە هەولێر ئێستا لە گردی زەرگەتەی شاری سلێمانی ئەو کۆبوونەوەیە وەکو دوێنێ نییە دوێنێ گردی زەرگەتە کە بارەکەی سەرەکی بزووتنەوەی گۆڕانە لە شاری سلێمانی جموجولێ و قەرەباڵخێکی زۆری پێوە دیار بوو بەڵام لە ئەمڕۆدا تەنها کۆبوونەوەیەکی جڤاتی نیشتیمانی هەیە وەکو دوێنێ نییە تا ڕادەیە کە ینی جەوەکەی هادیئترە چونکە دوێنێ پێشمەکە دێرینەکانی گۆڕان ئەندام و لایەنگرانی گۆڕان ئەوانەی کە ئەندامی ژوورن و لە ئۆرگانە جیاوازەکانی بزووتنەوەی گۆڕانن هاتبوون ئێرە بەڵام ئەمڕۆ چۆڵترە و ئەندامانی جڤات تەنها لە کۆبوونەوەدان ئێمە چاوەڕوانی تەواوبوونی کۆبوونەوەکەین و ڕاگەیاندنی ئەو بەیاننامەیە کە دەبێتە ڕاستپاردەی جڤاتی نیشتیمانی بزووتنەوەی گۆڕان بەڵێ هەکار بەڵێ هێمن بەبێ بەشداریکردنی ناوشەرا مستەفا ئایا ئەم ئەنجومەنە ئەم کۆبوونەوە ئەگەنە بریارێکی یەک لایەنە
هەکار لەوەی دڵنیان کردینەوە لەوە دڵیان کردنەوە کە ئەم جڤاتی نیشتیمانی ئەمڕۆ ڕاگەیەندراوێکی دەبێت ئەم ڕاگەیەندراوە دەبێت ڕاستپارتی جڤات ئەم ڕاستپاردەیە بڕیاری تێدا دەبێت یان نا بەڵام ئێمە دوێنێ لە ڕووماڵەکەی نارتیدا لە کۆبوونەوەی جڤاتە قسەمان لەگەڵ زۆربەی ئەندامانی جڤاتی نیشتیمانی بزووتنەوەی گۆڕان کردووە کە ئەمان ئەگەرێکی زۆر لاوازەکە بتوانن بڕیار بدەن لەسەر ئەو بارودۆخە سیاسی کەسا ڕوبەڕووی گۆڕان بۆتەوە چونکە خۆیان دەڵێن ئەم ئەنجومەنە جڤاتی نیشتیمانی ناتوانێت بڕیاری کۆتایی بزووتنەوەی گۆڕان بات چونکە بزووتنەوەی گۆڕان دامەزراوەی تری هەیە ئەم دەتوانێت ڕاستپاردە بخاتە بەردەمی ئەوان و دوایی ئەوان ڕاو بۆ چوونی هەبێت بۆ ئەوەی ئەگەر بڕیارەکە بڕیارێکی سەرکەوتوانە بوو کە بەلای ئەندامانی جڤاتەوەی ئەوە هەمویان تیایدا بەشدار بن ئەگەر بڕیارەکەش بەو شێوەیە نەبوو واتە سەرکەوتوو نەبوو ئەوە هەموو ئۆرگانەکان تیایدا بەشدار بن بەڵام خۆیان دەڵێن غیابی نەوشورا مستەفا تەسیری لەسەریان هەیە چونکە ئەگەر ئەو لێرە بواە ڕەنگە بیان توانێت بڕیار بدەن و بڕیارەکەیان لەبەرەوەی کەس یەکەمی بزووتنەوەی گۆڕان نەوشورا مستەفا لێرە نییە ئاسانتر ئانی قورسە بۆ ئەم ئەندامانی جڤات بتوانن بڕیار لەسەر پرسێکی چارەنووسازی و خۆیان دەڵێن ئەمە پرسێکی چارەنووسازە بە تایبەتی بۆ بزووتنەوەی گۆڕان چونکە دەڵێن لەوانەیە استراتیژی کارکردنیان لەگەڵ لایەنە سیاسەکاندا بگۆڕێ کە تا دوێنێ زۆر پشتیوانیان بە یەکێتی و گۆڕان و کۆمەڵ هەبوو کە ئەوان لە پڕۆژەی پرسی سەرۆکاتی هەرێما پشتیان بەرنەدراوە پشتی ئەمانیان بەرنەداوە بەڵام ئەوانیش دەڵێن نایانەوێت حکوومەتەکە بەم شێوەی ئێستای لێوێ چاوەڕوانی ئەوەن کە ئاڵوگۆڕێک ڕووبات لەو بارودۆخی کە هەبووە بەپێی زانەرەکانی ئێمە ئەندامانی جڤات ئەو بۆ چوونە توندیان نەبووە کە پێشتر تەسریحات و ئەو لە دوانانی کە دەیاندا لەسەر ئەو بارودۆخی کە ئێستا ڕوبەڕوویان بۆتەوە ئێستا کەمتر بۆتەوە چونکە دوێنێ قسەمان لەگەڵ بەشێک لە ئەندامانی جڤات کرد وتی گفتوگۆکەیان ینی کۆبوونەوەکەیان ئەوانی کە سەرنج و تێبینیان هەبووە ینی لەسەر خۆ بووە و بچوونەکەیان زۆر تون نەبووە لەبەرەوەی لایەنە سیاسەکانیش داوایان لێکردوون کە ئەندامانی جڤاتی نیشتیمانی بزووتنەوەی گۆڕان هەڵسوڕاوە دیارەکانی بزووتنەوەی گۆڕان لێدوانی تون نەدەن لەسەر ئەم بارودۆخە بۆ ئەوەی ئەگەر لایەنێکی سیاسی هەبێ نێوبژیوانەی نێوان پارتی و گۆڕان بکە بتوانێت قسەی تیا بکە بۆ ئەوەی کە لایەنە سیاسەکان بتوان تەدەخل بکەن لەو بارودۆخی کە ئێستا لە نێوان گۆڕان و یەکێتی گۆڕان و ببوورە گۆڕان و پارتی هەیە ئەمان بتوانن قسەی تیا بکەن بەڵام ئەگەر ئەندامان و هەڵسوڕاوانی بزووتنەوەی گۆڕان لێدوانی تون بن لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە ئەوان ناتوانن نێوبژیوانی بکەن ئەمەی کە من دەڵێم ئەندامانی جوات خۆیان باسییان کردووە بەڵێ هەکار بەڵێ هێمن ڕۆلی میدیا بۆ ڕووماڵکردنی ئەم کۆبوونەوە ئایا ڕێگری لە میدیا گیرەوە کۆ نێزیکی هولەکەی کۆبوونەوە بێ هەکار ئەم کۆبوونەوەیە لەبەرەوەی ئەندامانی جڤات هەمیشە خۆیان باسی دەکەن لە 2 ساڵی ڕابردووە کۆبوونی وایە نەکرد چارەنووساز بێت چونکە لەم 2 ساڵەدا بزووتنەوەی گۆڕان بەشدار بووە لە حکوومەت پرسێکی وا نەهاتوتە بەردەمیان کە تا ڕێگای نەدرێ وەزیرەکان بچنەوە پەرلەمان بچنەوە ئەنجومەنی وەزیران و سەرۆکی پەرلەمانەکان ڕێگری لێ بکرێ بچێتەوە بینا سەرچەکەی لە هەولێر کە پەرلەمانی کوردستانە ئەم پرسا بۆ ئەمان پرسێکی ئاسان نییە چونکە پێشتر کۆبوونەوەکانیان لەسەر چی بووە لەسەرەوە بۆ هەڵوێسیان لەسەر پرسی سەرۆکایەتی کە بزووتنەوەی گۆڕان هەڵوێسەکانی خۆیان پێشتر کەشف کردووە هەڵوێسیان لەسەر پەیوەندەکانیان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەن ئەمەشان باس کردووە پێشتر پرسی حکوومەتە خۆجیەکان هەبووە قسەشان لەسەر ئەمانە کردووە کە ئەمانە پرسێکی وەکو ئێستا نەبووە کە ئەگەر پێشتر بزووتنەوەی گۆڕان هەڵسوڕاوەکانیان نیگەران ببێتن لە حکوومەت نیگەران ببێتن لەوەی کە کاروبارەکانیان وەکو پێویست بەڕێوە ناچێ و باسی کشانەوەیان لە حکوومەت کردبێ ئێستا ئەو چەکەشیان بەدەستەوە نەماوە ئێستا بزووتنەوەی گۆڕان لەبری ئەوەی خۆی داوا بکات لە حکوومەت دەمێنێ پارتی دیموکراتی کوردستان ڕێگەی نەداوە وەزیرەکانی بچنەوەیە و سەرۆکی پەرلەمانەکەی بچێتەوە پەرلەمان واتە لەم کۆبوونەوەدا ئەگەر بڕیار بدەن ئۆپۆزیسیۆن بن ئەوە پێویستی بەوە هەیە ڕاو بۆ چوونی زۆربەی ئەندامانی پەرلەمانی زۆربەی ئەندامانی جڤاتەوە بگیرێەوە چونکە ئەندامانی پەرلەمانیش کە پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان دەبێت ئەوانش ڕێیان هەبێ واتە جڤاتی نیشتیمانی بزووتنەوەی گۆڕان و دوێنێ ئەندامەکانی ئەم قسانە دەکەن دەیانەوێت ئەم بۆ چوونە ئەگەر بڕیارێک لەناو بزووتنەوەی گۆڕان بدرێت بڕیاری هەموو ئۆرگانەکان بێ نەک ئۆرگانێکی دیاریکراو زۆر سپاس بۆ هێمن مەحموود چێگانە NRT کوب ئاهای کە ڕاستە خۆ لە سلێمانی بمەڕە بوو زۆر سپاس